میوانەکەم زیاتر تاوتوێن پێشاتانە دەکەم بەڕێز مەحموود تاهیر نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە قاهیرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز مەحموود، بە ئاماژە بە بەشداری حوسیەکانی یەمەن لەم شەڕە بکەین بە فەرمی ڕایان گەیاندووە کە ئەوان دژ بە ئیسرائیل و بۆ پاڵپشتیکردن لە ئێران دێنە ناو بەرەی شەڕەکەوە. ئەمە چی لە هاوکێشەکان دەگۆڕێت تا ئێستا؟ مرحبا بكم وبالسادة المشاهدين. سڵاو لێوە و لە بەڕێزان بینەران، ئەوەی کە باز دەکرێت پێی بیژبینی کراوە، بەڵام بەو پێێنە تایبەت توای بڵاوکراوەکەی دوێنێ کە ئەوان مەرجەکانیان خستۆتە ڕوو کە وڵاتانی دیکە شتێیدا بەشدار دەبن. ئەمە کاردانەوەیە بۆکردن ئامانجی بنکەکان و هەڵگری فڕۆکەکان و کەشتیەگەلی وڵاتان کە ئێران دەکەن ئامانج. هەروەها ئەوان داوایان کردبوو لە ئەمریکا کە دەبێت بخزێنە دانوستانەوە لەگەڵ ئێران. ئەمانە مەرج بوون، بەڵام پێشبینیمان نەدەکرد لەم بەیانیەوە بەبێ ئەوە هیچ بڵاوکراوەیە کاردانەوەیەک هەبێت لە مابی 4 کاتژمێر بۆ ئەوەی دەرەنجام جێبەجێکردنی ئەو ئۆپەراسیۆنی لێ بکەوێتەوە، هێرشانی لێ بکەوێتەوە. ئەمەش ئەو خوێندنەوەی بۆ دەکەین لە زانستە سیاسەکاندا ئێران ڕەزامەندی لەسەر ئەو بڵاوکراوێنەوە هاوکات ئێرانیش تەواو پەرێشانە لە ناوەخۆ، چونکە دەبینین و دەبیستین کە گوای ئەوان لە هیچ ئۆپەراسیۆنێکی سەربازی بەشداری ناکەن تا ئەو کاتی ئێران لەسەر پێی خۆی بێت و توانایی بەرگریکردن و هێرشی هەبێت. بەڵام ئەگەر ئەوان گەیشت بنە ئەو دەرەنجامەی کە ڕژێمەکە هەڕەشەی ڕشدی لەسەرمانەوەی لەسەرە، بەو چارە نووسە دەبینین ڕەنگە هەواڵگریان پێگەیشترە بێت، زانیاران پێگەیشت بێت لە سەنعاوە بۆ ئەوەی بەشدار بن، چونکە ئەوان دەیانگوت ئەوان بەشداری ناکەن، بەڵام دیارە ئێران لە لێواری داڕمان و ڕووخانە بۆیە بەشداری دەکەن. ئەوەشی جێی سەرنج ئەوەیە کە حوسەکان ئاماژیان بەوە دەدا بەردەوام دەبن لە کردنە ئامان سەربازەکانیان بەرامبەر بە ئیسرائیل. باشە بەڕێز مەحموود، ئەو کاران جام دەدەن. حوسیەکان دەتوانن چی بۆ ئێران بکەن؟ ئەتوانن باڵانسی هێز بە قازانجی ئێران لە ناوچەکە ڕاست بکەنەوە؟ با لە واقعەکەیدا خوێندنەوەی بۆ بکەین لە خوێندنەوەیەکی جوگرافی سیاسی جیۆپۆلیتیشی بۆ بکەین. لە بڵاوکراوەکەیان حوسەکان ئامانجان بۆ نەداوەکە هێرش بکەنە سەر کەشتی ئیسرائیلیان ئەمریکی و بنکە ئەمریکیەکان لە ناوچەکە، بەڵکو ئاماژان بەوە داوا ئیسرائیل دەکەن ئامانج. ئەمە ڕەهەندێکی دیکەی لێ دەخوێنرێتەوە کەواتە بە پێچوانی بانگەشەکانیان لە دەستپێکدا کە ویستویانە بە جۆرێک لە جۆرەکان تەماشای ئارامی و پشودرێژی ئیسرائیل بکەن و خوێنەوەی بۆ بکەن. ئێستا کێشەیەکی مەزن هەیە بۆ سیستەم و ڕژێمی نێودەوڵەتی، ئابووری نێودەوڵەتی شلۆق و لەرزۆکە. دەبینین ئێستا لەو نێوانە خۆپیشاندانیش لە ئەمریکا هەن، گرە و لەسەرەوەش دەکرێت کە لە دژی سیاسەتەکانی سەرۆکی ئەمریکا خۆپیشاندان هەن. ئەوان لە دژی ئەو هەڵمەتە سەربازیە هاتوونەتە سەر شەقامەکان. ئەگەر گەروی بابلمەندەبیش دابخرێت کاریگەریی زیاتری دەبێت و کاریگەری دەبێت لەسەر جەنگەکە. بەڵام هێزن دەوڵەتەکان ئەمریکا، وڵاتانی کەنداوی عەرەبی و حوسەکان چۆن لەو نێوانە لەگەڵک مامەڵەت دەکەن؟ ئایا حوسەکان چۆن دانەوێت مامەڵە بکەن و کاریگەری ئەوەش چی دەبێت لەسەر جەنگی ئێران؟ ئەو 15 مەرجە چی بەسەردادێت کە دۆناڵد ترەمپ خستوێتە ڕوو؟ کەواتە ئەگەر حوسەکان سەرقاڵ نەکرێن
بەرپرس نەدرێنەوە پێمان وایە کە ئەوان هاوچێشەکە دەگۆڕن کاریگەری نوێیان دەبێت شار لەسەر سیاسەت بازرگانی ئابووری عەرەبیەکە یەکێک لەو هێزانە بووە کە بەردەوام لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لەلایەن ئەمریکاوە لە دەریای سوور کراوەتە ئامانج لەبەرەوەی کێشەیان بۆ هاتوچۆی بازرگانی و کەشتیەکان لە ئاوە نێودوڵەتیەکان دروست دەکرد و ترامپی شەڕەشی ئەوە کردبوو ئەگەر حوسیەکان یەک جوڵە بکەن بەرپەرشیان دەداتەوە. پێت وایە هەڵوێستی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە جوڵەی حوسیەکان دژ بە بەرژێوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل چی دەبێت؟ کێشەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەوەیە کاتێک دەچێتە پرۆسەیەکی سەربازیەوە هیچ پرۆسەکە بە کۆتا ناگەێنێت ئەو شکستە لە بەرامبەرەکان نادات کە باسی دەکات بەڵام خۆی ئاماژەی پێدەدات کە گوایە شکستی پێهێناون ئەو حوسەکانی بەجێهێش بەبێ ئەوەی کۆتاییان پێبێنێت لە ئۆپەراسیۆنەکانی ڕابردوو بۆ ئەوەی بەلایەنەکە حکوومەتی یەمەنی بیتوانیا بەسەرەوەندا ساڵ بێت بەواتایشی دیکە ڕەنگە ئێمە هیچ جۆرە بزاوتێکی کردداری ئەمریکا نەبینین بەرامبەر بەوان بەڵام کاردانەوەی ئیسرائیل پێم وایە زۆر ڕژ دەبێت بەتابەتکردن ئامانجی ژێرخانی حوسەکان تا دەگاتە کردامانجی سەرکردە باڵاکانیان بەڵێ دەنگۆ هەوێت تا دەگاتە سەرکرد هەرە باڵاکان بکاتە ئامانج ئەگەر بێت و لە هەر جۆرە هەڵمەتێک لە پاڵپشتی تاران تێەوە بگلێن حوسەکان وەکو ئیسرائیلەکان باسی دەکەن سەرکردەکانیان لە نێو دەبرێن بەڵام کێشەکە ئەمریکایە لە سەردەمی سەرۆکی ئێستا سەرۆک دۆناڵد ترامپ هیچ پلان ڕێژێک تێبینی ناکرێت ئێران چۆن خزاوەتە ئەو جەنگە لەگەڵ ئێران بەبێ ئەوەی هاوهەنگی لەگەڵ هێزە خۆجەیەکان هەبێت بۆ جۆرە شلەقانێکی شەقامی ئێرانی بەر لەو هێرشەکە ئەنجام بدات هەمان چیرۆک لە پرسی حوسەکان دەبیندرێت ئیسرائیل ئێستا بەردەوام دەبێت پێم وایە ژێرخانی حوسەکان دەکاتە ئامانج دەبووە کۆتان پێ بهێنرا کۆتایی بە حوسەکان نهێنرا ئێستا ئەوان بەردەوام دەبن شارزانیش ئاماژە بۆ دەدەن کە پێویستە پاڵپشتی هێزە سیاسی خۆجیەکان بدرێت بەلایەنێکم بۆ ئەوەی لە یەمەن بۆ نمونە حوسەکان سەرقاڵ ببن و جۆرە شڵەژانێک لە کۆمەلگەی باشە بەڕێز مەحموودەوەی کە ئێستا هەیە و قەیرانە گەورەی وزەیە کە لە سەرتاسەری جیهان دروست بووە بەهۆی داخستنی گەروی هورموز لەلایەن ئێرانەوە دەگوترا کە گەروی بابولمەندە بۆ بەکارهێنانی حوسیەکان دواکارتی فشاری ئێران دەبێت بۆی کە ئەم قەیرانە هەر بەردەوام بێت و گوشار لەسەر ئەمریکا هاوپەیمانەکانی بکات پێت وایە بە داخستنی بابولمەندەب ئایا ئەم قەیرانە بەرفراوانتر دەبێت و ئایا ئەمە دەکرێت دواکارتی ئێرانە کە بەکاری بێنێت بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل؟ بەڵێ ئێران دەتوانێت هەڕەشەی کردووە کە کێشەی مەزن لە ڕێگەی بریکارەکان حوسەکانەوە ئەنجام دەدات حوسەکان موشەکیان هەڵداوە ئەوان ئێستا چاوەڕوانی وەڵامی ئیسرائیلی دەکەن بزانن چۆن دەبێت بە پشتبەستن بە وەڵامی ئیسرائیل ئەوان کاردانەوەیان دەبێت ئەوان ڕەنگە تەنیا کەشتی ئەمریکی و ئیسرائیلەکان بکەن ئامانج کەشتی ئەو وڵاتانەشی هاوپەیمانی ئەمریکان لە ناوچەکە بەڵام ئەمە دەکرێت قەیرانێکی وزەی مەزنتر مەزن بەئافرێنێت گەورەتر لەوەی کە هەیە دەزانین کاتێک بابولمەندە پێشووتر ڕووی دەدا قەیران دروست دەبوو بەڵام چی دەبێت ئەگەر 70% ئەو ڕێڕەوە ئاویە لە وزە کە تایدا دەبرێت بوەستێت کەواتە کێشێکی ڕاستەقینەدا ئافرێت لە ناوچەکە کاریگەری زۆر مەزنی دەبێت لەسەر ئابووری جیهانی سەرۆک دۆناڵد ترامپیش ئەوەی کە ترسم لێ هەیە کە لە نێوەخۆی ئەمریکا فشارەکان زیاتر بن بۆ ئەوەی جەنگەکە بوەستێت
بۆ ئەوەی وەستاندنی جەنگ ڕابگەێنرێت لەو کاتیش ترەمپ ئاسایی دەڵێ جەنگەکەم بردەوە وڵاتانی ناوچەکەش جیاتر ئازار دەچێژن تەواوی وڵاتانی ناوچەکە ئەگەر بە وەستاندنی جەنگ کۆتایی پێ بەدەم خۆناغا دەکەونە کێشێکی مەزن. باش سپاس دەکەم بەڕێز مەحموود تاهر نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە قاهیرەوە لەگەڵم بووی. سپاس.